ڕشمی نابۆ داگیرکردنی وڵات نابۆ توندوتیژی سەر ژنان ئەمڕۆ ئەم گردبوونەوەیمان ئەنجامداوە بە خێراتنی هەموو لایەکەکەین ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی دقەیەک بۆ گیانی پاکی ئەو ژنە تێکۆشەرانەی کە لەسەر ئازادی خاک و ئازادی ژنی کورد گیانی خۆیان بەخت کردووە دقەیەک بۆ گیانی پاکی ئەوانە ڕاوەستین ژن ژیان ئازادی نابۆ داگیرکردنی وڵات نابۆ توندوتیژی لەسەر ژنان ئێمە وەک ڕێکخراوەکانی ژنانی گەرمیان وەک هەڵوێستی ژنانەمان بەرپرسیارەتیمان لە بەرامبەر ئەم پرسە نەتەواتیەکان وێرای شەرمەزاریکردنی تەواوی هێرش و توندوتیژی و داگیرکاریەکان هەموو ئەو داگیرکاران لە کوردستانە پشتگیری تەواوی بەرخوردان و تێکۆشانی ڕۆژئاوای کوردستان دەکەین. لە پێشەنگایەتی شۆڕشی ژاندا شەهیدان هەڤرین خەلەف و کە سەرۆکی پارتی پێشڕەوی سووریا بوو بە شێوازێکی درڕندانە دەستدرێژی کرایە سەری و لە دوای زۆرترین ئەشکەنجەدان لەلایەن چەتەکانی تورکیاوە بەدایان فیشەک شەهید کرا. هەروەها دایکە عەقیدە کە ژنێکی شۆڕشگەر بوو ماوەی 30 ساڵ زیاتر لە کاری ڕێکخراوەی ژنان کاری دەکرد لە کاتی ڕزگارکردنی بریندارەکاندا بە هێرشی فڕۆکە جەنگیەکانی تورکیا شەهید کرا. ئامارە کۆبانی شەرەڤانێکی لاوی بەرەکانی شەڕ بوو لە دوای شەهیدبوونی تەرمەکەی بە شێوازێکی درڕندانە شێوەندرا لەلایەن چەتەکانی تورکیاوە. ئێمە ئەم ساڵ لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی شانبەشانی خۆشکانی میراباڵ هەر سێ ژنە شۆڕژگەری ڕۆژئاوا وەک سمبولی بەرخۆدانی تێکۆشان لە دژی هەموو توندوتیژەکان بەرز ڕادەگرین. لە هەمان کاتە تێکۆشان و سەرهەڵدانی گەلەکەمان لە ناوەڕاست و باشووری عێراق سڵاو دەکەین و چالەکەکانیان ڕەوا دەبینین لە دژی گەندەڵی نادیموکراتی و دیسان پشتگیری خۆمان بۆ هەموو چالەکەوانی خۆپشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەردەبڕین و بەشداری کارای ژنان وەک گەورەترین هەنگاو دەبینین. پێمان وایە ئێمە ژنان بە یەکگرتووی دەتوانین لەسەر ئاستی ناو خۆ دەرەوە کۆتایی بە زێهنەتی داگیرکاری و توندوتیژی بهێنین و بەرەنگاری هەموو جۆرە توندوتیژیەک دەبینەوە.